یانەی نەفتی میسان لە شاری هەولێر کۆتایی بە کەمپی مەشق و ڕاهێنان هێنا وەک ئامادەکاری بۆ وەرزی نوێی خولی ئەستێرەکانی عێراق. تیپەکە نزیکەی مانگێکە دەستی بە ئامادەکاری کردووە. 2 هەفتە لە پارێزگای عیمارە مەشقەکانی ئەنجامدا و 2 هەفتەش لە هەولێر بوو. جگە لە مەشقەچڕەکانی بەیانیان و ئێواران 4 یاری دۆستانەشی کرد، تووشی 2 شکست و 2 یەکسانی بوو. بسم الله الرحمن الرحيم. طبعا احنا بدينا يوم 11 يعني 7. ئێمە لە 11 مانجی حەوت لە عیمارە دەستمان بە ئامادەکاری کرد، واتە 2 هەفتە لەوێ مەشقمان کرد. دواتر هاتینە هەولێر و 4 یاری دۆستانەشمان ئەنجامدا. کاتی نێوان یاریەکان زۆر کەم بوو، توانایەکی زۆرمان خەرج کرد. هەروەکو خۆت دەزانی کاژمێر 5 یاریەکانمان ئەنجام دەدا. چەند ڕۆژێکی کەممان لەبەردەست ماوە خۆمان ڕێک بخەین بۆ دەستپێکی خول. بە پێشکەشکردنی ئاستی یاریزانەکان باش دەبین ئینشاءالله. وان شاء الله نتائج ان شاء الله يعني بجهود اللاعبين تكون افضل باذن الله. طبعا هو كل المدربين واللاعبين عندهم طموح عالي. وەرزی ڕابردوو تیپەکە لە ڕیزەکانی دواوەی ڕیزبەند بووە و تووشی ئاستەن کات. هەموو یاریزانێک و ڕاهێنەرێک ئامانجی گەورەی هەیە و هەوڵی بۆ دەدا، بەڵام پێم وایە دەتوانین لە ناوەڕاستی ڕیزبەند جێگیر بین. عندنا لاعبين محليين ممتازين. ئەمیر ئیسماعیلی 32 ساڵان یاری بۆ زۆرێک لە یانەکانی کوردستان و عێراق کردووە. لە دوایینیان مووسڵ و کەربەلا و نەجەف بوو. دەبێتە یەکەم یاریزانی کورد لە مێژوودا درێسی یانەی نەفتی میسان بپۆشێت و هەوڵ بۆ ئەوە دەدات بە ئاستێکی بەرز دەربکەوێت. باوەڕکەم یەکەم یاریزانی کووردە من لێنە تۆپانەکەم لە نەفتی میسان بەڕاستی بە خۆشحاڵیەوە. تقریبا من زۆر تاخیرم لە عەقدەکەی خۆم بەهۆی کەن کێشەیەکی خۆم. تقریبا 5-6 ڕۆژە لەگەڵام بەرداوم لە مەعسکەر لە هەولێر. ئەم ڕۆژ ئاخر ڕۆژی مەعسکەرمانە بتوانین ئاستەشی باش پێشکەشکەم لە بۆ نەفتی میسان. خەرچی عیمارەی لە من ڕازی بێ ئینشاءالله. هەموو لاعیبەک ناتوانین لە نادیێکی مستەوای خۆی تەقدیم بکات. من لە نادی مووسڵ مستەوەشی باشم تەقدیم کرد، تقریبا 40 گەمە گەمەم کرد. نادی کەربەلای هەموو گەمەکان گەمەم کرد، نادی نەجەف هەروەتر گەمەم دەکرد. چەندی نادیەکانی کوردستانیش گەمەم کردیە و هەموو لاعیبەک ناوێری نادیەکەی خۆی بگۆڕی چکەوەی ئەترسێتن دەریاک و مۆفەق نەبووم. من سیقم بەخۆیە بتوانم لەگەر لە هەموو نادیێکی گەمەی بکەم و مستەوای ئەمیری خۆمی عین پێشکەش بیخم. یانەی نەفتی میسان وەرزی ڕابردوو لە خانەی 16 کۆتایی بە یاریەکانی لە خولی ئەستێرەکانی عێراق هێنا. بۆ ئەم وەرزە هەوڵ بۆ خانەیەکی باشتر و جێگایەکی ئارامتر دەدات. لە یەکەم یاری ئەم وەرزەشی هەینی پێشوازی لە جۆلانی تازە سەرکەوتوو دەکات. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.